ئەوە سەبەبی نەبارینی باران و پەڵەنەدانە بارانی پێ نەکەوتیە. ئێستا کە کاتی حەقەپەڵەیە واتە ئەو کاتەیە کە پێویستە پەڵەی دابێت و جوتیاران زەویەکانیان شێڵا بێت و دەستیان کردبێت بە داچاندن. بەڵام ئێستا تاوەکو ئێستا نەک پەڵەی نەداوە هەر یەک دڵۆپ بارانیش نەباریوە و جوتیاران چاوەڕێی ڕەحمی خوددان و چاوەڕێ ئەوەن کە باران بارێت و دەست بکەن بە چێڵانی زەویەکانیان. جا من لە ناو یەکێک لەو زەویانم لە سنووری ڕواندز لەگەڵ مام مەحموود کە جوتیارێکی بە ئەزمموی ڕواندزە ئەمەوەیە گفتوگۆ بکەین دەربارەی پەڵەدان و کاریگەری پەڵەنەدان کاریگەری ئەوەی کە پەڵە تاخیر بێت دواکەوتنی پەڵە تا چەند کاریگەری هەیە لەسەر کشت و کاڵی ئەمساڵ. مام مەحموود ئێوە چۆن دیارریەکە نەگەر پەڵەی دابێت چۆن نەزانن؟ بەڵێ زاری پێشەچی بەخێر بێن سلاوی خودداتان لێبێ دیارە ئێوەش خەمخۆرن لە مەوزوعی وەزعی جوتیار و پەڵەدان و پەڵەنەدان تەبانە و خەمخۆری ئەوفاایەکە. وەزعی پەرەدان دەجارێ فەرمو بە ئامەدا بنشینە و حاڵێ بزانین لەو خاکە زانجی ئەزانی داخواکوە ها ئەوە سەبەبی نەبارینی باران و پەڵەنەدانە بارانی پێ نەکەوتیە. خۆی دەبواە لە بیدایەتی مانجی 11 پەرە بکەوت بە بەرام کەنەکەتێ تاسیرێکی زۆرەکات وە ساڵی ڕابردوش باران کەم بوو تاسیرێکی زۆر و خەسارەتێکی زۆری لە جوتیاران داوە حەقی خۆی بوو ینی بە لە بیدایەتی مانجی 11 دەبووە پەرە بکەت بە ئەوە دواکەوتنی هەتاکەی دوا بکەوێت کێشەنیان ئاساییە لە ئێستاوە کێشەیە چونکە بە تایبەتی ئەو وەرزی ئەو ساڵەکە و لە ساری پێشیشەمە وەزعەکەمان خراپستاوە منەوە تا ڕزی دێمم لێرانەیە لەوانەیە زیاتر لە 100 مێوی دوسێ ساڵە بەری ئەداتی شکۆر بووە سەبەبی ئەوەی کە ئاو لە حەردی نەمایەت لەوانەیە بیسی بنەجویزم زیاتری شکۆر بووبی کە سێ چار ساڕاوان ئەو جویزانە بەری ئەداتەوە هەموو تەسیرە یعنی کەش هەبووە بڵێن بەو شێوەیە تاخیربی پەڵەدان والله ئەمن لە قیاسی عمری خۆم تقریبا نێزیکی 6 ساڵێکم تەواو کردیا نەمدی تێبگاتە ئەو قیاسەی پەرەنەکەوی هەر نەهات بی نەهاتبی یعنی بەشی هەرە زۆری لە دەوروبەری مانجینۆ و هەشت ئەگەیشتنیوە یا نزیکینۆی ئەبووە بارانەکە هات جاری وابوو پەرەشەکەت هەر لەو حاڵاتی بەرەمەوە لە کوردەواری خۆمان پێیانە گوت کە پرەشینا ئەوە ینی جوانبوونی هەنار و بەروبوومەکەی یەکەویتە ئی پایزێ بەس ئەو ساڵەکە ئەویش نەهاتیە. ئەوە لە کۆندایان بڵێم ئەوە کوجوتیاران چۆن دیارریەکەن چۆن نەزان ئەگەر پەڵەکەوت بێت پێوەرێکتان خۆی پێوەری پەرەکەوتن ئەوەیە پێشینانی مەهمجارێ قیاسی سانتیمەتر و مەتر و ئەوانیان نەبوو دەیانگۆ پەرەی قەبریدایە یعنی قەبر ئەوەندەیە لە بەژنی پیاوی دەبی لەو قیاسەی تەڕایی باران بچوو با خواری ئەو کاتیانگۆ پەرەیدا نێزیکی مەترێکیە بەلانیکم 1970 سانتین ئاو بچیتە ژێر خاچ ئەو جاریاری پەڵەدرا بەری یان ئەگەر پەڵەدان بکەوێتە مانجی 12 ئەوانە لە ئەو ساڵ کاریگەری خراپێبی لەسەر کشتتوکاڵی کشتتوکاڵ تێکەچێ بەرە کشتتوکاڵ تێکەچی وە ئێستا هەموو داری چای فەرموها با کامیرە بڕۆنیتە ئەو چای ئەو دارەی لە دێمی بە تایبەتی وەرزی ئەو ساڵ کە ساری ڕابردوش باران کەم بۆ وش کە ساری تقریبان دروست بووە ئەو دارەی دێمی تەماشەکە گەڵای پێوە نەمایە ئەوە سەبەبی تەسیریەکەی ئەدی ئەگە مانگەچی دیکەش تاخیربی هەموو جارێ لە قەدی مەسەنەمە کە ڕزمان ئەچەقاند هەر دارێکمان ئەچەقاندیانگۆ شەرتەوێ بگاتە ئەو مانگەی لۆمانجینۆ پاشی گەلاوێژ کە گەیشتە پاش گەلاوێژ خەتەرەی هەیە هیچ کۆرەبی ئەگە لە پاش گەلاوێژە هیچ نەبوو یعنی ئەتو ئەو دارە چاندێت تەواو تازە وشک نابیت ئێستا توانین بڵێن دڵۆپێک باران وەکو زێڕی وایە طبعاً لە زێڕش پێویسترە و بەڕەغبەتریشە بە نسبەتەمەی جوتیار چونکەمە هەموو شتێکمان لەدەست دەدەین بەحام هەر ئێمە نایمە جوتیاران بەحامی ئەو مرۆڤەی لەسەر زەویە پێویستی بەوەی ئەو وەزعە هەبیت باران بباری ئیستفادە لە بەروبوومی خۆی بکات باشە بڵێن باران نەباریوە تا ئێستا ئەو باران نەبارینە لۆنگۆ جوتیاران بەشی زۆریان زەویەکانیان نەچێڵایە هۆکاری باران نەبارینەکەی زەویەکانیان طبعاً هۆکاری ئەوێ باران نەباریە ناتوانیت چونکە ئەگە باران نەباری خەسارەتە بشی چێ